گیانە تۆ بوو یەکامین کەس نەمەی دڵداری دامادەست گیانە تۆ بوو یەکامین کەس نەمەی دڵداری دامادەست منیش دێڵم عەزیزم داوا بە تۆ دیدەکەم تەنیا تۆی تۆی تو بەس منیش دێڵم عەزیزم داوا بە تۆ دیدەکەم تەنیا تۆی تۆی تو بەس هەموو عالەم بمکا لۆمە وەفاداری پیشەی خۆمە هەموو عالەم بمکا لۆمە وەفاداری پیشەی خۆمە بەدۆستێدەم عەزیزم بۆ جوانی تۆ دیدەکەم نەڵێی شێتی تۆمە بەدڵ سێدەم عەزیزم بۆ جوانی تۆ دیدەکەم نەڵێی شێتی تۆمە پەیمانێکە و کردومە من یا تۆ ئابی یا خۆمردن پەیمانێکە و کردومە من یا تۆ ئابی یا خۆمردن یاری خوایە عەزیزم بۆ دڵداران دیدەکەم خۆشەویستی و حەز پێکردن یاری خوایە عەزیزم بۆ دڵداران دیدەکەم خۆشەویستی و حەز پێکردن